ڕۆژ بە ڕۆژ گەنجان سەری خۆیان بەرەو هەندران هەڵدەگرن. هەرێمی کوردستانیش لە تواناکانی ئەم توێژە خاڵی دەبێت و دەیان کێشەی کۆمەڵایەتی سەر هەڵدەدات. حکوومەتی هەرێمی کوردستانیش بێباکە لە ئاست کۆچی گەنجان بە جۆرێک لە ڕێگەی وتەبێژەکەیەوە دەڵێت کۆچی گەنجانی کورد شتێکی ئاساییە و بەراورد بە ساڵانی ڕابردوو کۆچی گەنجان کەمی کردووە. دیاردەی کۆچ و کۆچکردن دیاردەیەکی سروشتیە، دیاردەیەکە کە سەرجەم ناوچەکە سەرجەم وڵاتەکانی ئەم ناوچەی گرتووەتەوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم بە بەرپرسیاری سەرەکی ئەو دۆخەی هەرێم دەزانێت و دواتریش پەرلەمانی کوردستان کە بێ هەڵوێستە. حکوومەت بە دەرەجەیەک بەرپرسیارە، بە دەرەجە دوو پەرلەمانی کوردستان موئەسسەسات بەرپرسیارە، چونکە زۆر بێباکن بەرامبەر بەو لێشاوی کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان کە ئێستا ڕێژیان ئیمڕۆ لەوانەیە بگاتە 4000 کۆچبەر کە گیریان خواردووە لە نێوانی دوو وڵات. ئێمە تەکید لەوە دەکەینەوە کە دەبێ پەرلەمان کۆب بێتەوە لەسەر کۆچی گەنجان، چونکە ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری راپۆرتیشمان ئامادە کردووە و ڕێگە چارەشمان خستۆتە ڕوو. پەرلەمانتارێکی سربەخۆش پێی وایە حکوومەتی هەرێم بەڵێنی زۆری داوە و جێبەجێی نەکردووە، بۆیە هاوڵاتیان لە ئایندە و لە نیشتیمانەکەیان بێئومێد بوون. بەخشینی ئومێد گاڵتە نییە، بۆ هەموو کەسێ ناکرێ. ئەم حکوومەتە و دەسەڵات و حیزب و معارەزەی کە هەمانە توانای ئەوەی تیانە ئەم ئومێدە بەرجەستە بکات. قسەی زل و زەبەلاحەکەن و دوای بیریانەچێت بیریانێت ئەوە نەگەورەی قسەکانە ئەوە نەوعدەکانیان گەورەیە بەخەویش نایەتە دی کە پێڵی تۆڵە من شتیوامتەوە لە شتیوامت بێت. ئەم کۆڕەوە نەتیجەی خراپی بەکارهێنانی ئەم دەسەڵاتەیە خەڵکی تر قۆستیەوە بە کورتی و بە پوختی. لە هەرێمی کوردستان بە ئاشکرا چینایەتی دەبیندرێت. زۆرینەی خەڵک و سامانی ئەم وڵاتە خراوەتە خزمەتی خۆشگوزەرانی کەمینەیەکی دەسەڵاتدار و سیاسەتمەدار. ئەمەش نادادگەریەکی گەورەی هێناوەتە ئاراوە کە گەنجان بەڕوونی دەیبینن. بەهۆیەوە لە هەموو شتێکی نیشتیمانەکەیان بێئومێدن و ناچارن لە پێناو دەربازبوون لە ستەم و نادادگەری سەری خۆیان هەڵبگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.